خبرك خوش ورا پیشکش بکم تماشاوان هیجا جدرک تایبت جروداور راگهاند که فرماندار گشتی حسده جنرال مظلوم عبدی دنگ خدای تیم فوتبولی زاخو که فدراسیون ناف دولتی فیفا دست بکریه بوی دنگ دانه دست خوش برز جنرال مالتا آوابه لسرانسری کردستانی و جیهانی سر کرده و کسایتین کرد همه بیجن حمو کرد دنگ خوددن تیم زاخو یا فوتبوله جبو کد دنگدان فیفا دا یکمین درکفه جنرال مظلوم عبدی ج خلق کردستان جی خواست که دنگ خوددن زاخو دنگدان حتی 28 و ماه بردوام دکه کسین که حتی نها دنگ ندانه جی دنگ بدن بردوام دکم دسته یا بروانی ریوبری خسر جبو کسین که ارک خوپارستن رویانه عفو درخست. دسته داخواز کسین که سال 2020 و عسکری رویانه عسکری نکرنه حتی نهاجی لناوا ولات مانه جبو که روش خو آسایی بکن نورمال بکن 30 روز لپیشیا وان هیا کسین که لدروانه جی 9 روز لپیشیوان هست جبو که بچن روش خود چاره سر بکن هر کسی که سال 2020 و جه ارک خواه پاراستن رویایه دکاره روش خود بی جزا چاره سر بکن اف بریار نجبوان کسانه که دناوره 27 ماه 11 2024 حتی 27 ماه دودیان 2025 جه عسکری رویانه روشوان جدایه بریار جه یک ماه 12 ای سال 2025 دکواره جیب جی کرنه بردف که آک پارتی عمر چلیک آخفی چه گوت؟ گوت دوی اوت پراتیک ده ببینن که هزین سوریا دموکراتیک حسده لسر ترکیه تهدید چه نوکه هر وها اشکره کر که دما حسده ریکفتنا ده آدار بجی آنی و لسر ترکیه نبو گف نبو تهدید و دمه دکاره پارتیا که سیاسی آوا بکه و لسوری جی بکه و نوا سیاست و سیاست بکه bütün fesih ve silahları bırakmasıdır. دویم بالا خوان دانکن بالا مل سروی که کره خسنا ترور چکان داینه و خواف صحبه که هلبت ام گوتنین بنیتا باش این دوی مجاره در نوت دگرن لی دوی اف گوتن بجی بنو ده استا گوتنه در نمینن جبر به دما کسی که گوت که از لسر ترکی نگفم دوی ام به کریار به یکی ببینن دست نشانو پش راست بکن دما ما اف یک دیت پرسکرک نینه لی دوی داره ده چه دی بجن بوان روشان دی بجن دست کفتین کردان لی رخصنا ترور دست به سر نافچین کرد و عرب و گروه بندن ده گرتیه و او یک به پشتوانی هزین بیانی کریه ریاوه که دیاره و کمارا ترکیه جیوه که قبول دکه دما که پیمان ده آدار یا لگل حکومت سوریه هات بجیانین او همان ده خواه جگف بونا لسر ترکیه درخینن و اوین کو بشتاری ترور نبونه ده بچنو لسوریه پارتیه که سیاسی آوا بکن به وی که جی ده حول بدن به آوه که چالاک به وی پارتیه سیاسی رولاوان آ چالاک ده سیاست سوریه ده هبه نامو عبدالله ریوبر اوفیس روداوی لنیویورک لنتوین یک بوی جبردف که سکرتر گشتی نتوین یک بوی ستیفان دوجاریک پرسکر هونچاوا دکارن لگل باکور روجلات سوریه نیج نافچین ریوبری خسر به نافچین ریوبری را ببن آلی کار هون ریکفتنات نافبرا مظلوم عبدی فرماندار گشتی اسده و سروک سوری احمد الشرع دا چاوا دبینن دوجاریک برسوا نامو عبدالله دده دبیجه باکور روجلات سوری یک جوان دورین سوریه که هری زیده پیوستی آوی به آلی کاری هیا جبو وانجی وظیفه که سرکه دوجاری گوت که چارسری نتنه به آلیکاری مروی چید به لدوی گش پیدان آبوریجی لوی حریم پیکوره و اولکاری به بحث کرن برپرس یو این اشکره کر که ریکفتنا دنابر حسده و حکومت شامه ده گلکی گرینگه و همو آلیجی پابندی ناوروکا و ریکفتنه بن پیوسته سوپاس ستێفان دەواازە سنووریەکانی نێوان باکووری سووریا لە ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەگەڵ عێراق و تورکیا ماوەیەکە داخراون و دوێنێ بەرپرسێکی باڵای سووریا دانی بۆدانە
کە دەواازەکان ناکرێنەوە تاو ناوچانە نەگەڕێنرێنەوە ژێردەسەڵاتی حکوومەتی سووریا. ئەمە بۆتە هۆی ببوورە بۆ ئەوە ئەوەتە بۆتە هۆی دروستبوونی گەماروەیەکی ئابووری کردداری لەسەرەوە بەشەی سووریا و بەلە بەچاوکردنی و ڕاستیە کە ئەوان ڕۆڵێکی زۆریەک لاکەرەوەیان دژی دەوڵەتی ئیسلامی بینی و هێشتا لە شەڕکردن دژی داعش بەردەوا من ئایا هەڵوێستی سکرتێری گشتی لەسەر ئەمە چییە؟ یاکوەز دکارم شتارە ببێژم ئەوە ئانگۆ من ئەو راپۆرن کوتە بەحسکردن نەدیتنە لیا کوژ بۆ مەزەلا لە ئەوە و باکووری ڕۆژلاتی سووریە هەرتم ڕوبڕوویە یەک ژە ئاستن هەری بلندێن پێویستیان لە سووریەت بە ئەوژی پێشاتەیە کە سەرەکێش بۆ بەرسدانە مرۆڤی ئەم دخوازن هەوڵدانن زیاتر ببیننش بۆ باشترکردنا ڕۆژەی لێ هەرێمێ لێ مژار نەتەنێ ئالیکاریە مرۆڤی و ژوێ دەرباز دبە لێبەلێ بێسکردنا ئەولەهی و بەژاندنە ئابوووریە ژید نافخوادە دگرە. My second question is also on Syria. پرسیاری دووەمیشم هەر لەسەر سووریا هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا گروپەکانی سەر بە دیمەشق تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی هێرشی درۆن و موشک بۆ سەرپێکەکانیان لە دێرە زۆر. ئەمەش لە کاتێکدایە کە حکوومەتە نوێیەکە بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع بە خێرایی دانپێدانانی نێودەوڵەتی وەدەسەهێنێت. ئایا سکرتێری گشتیش نیگەرانیەکی نییە لەوەی لە کاتێکا کۆمەڵگای نێودەوڵەتی بەبێ مەرجی پێشوەختە دان بە حکوومەتە نوێیەکەدا دەنێن حکوومەت و هێزە هاوپەیمانەکانی هەست بە پشت ئەستوری بکەن تا هێرش بکەنە سەر هەسەدە و ئەمەش نمونەیەکە بۆ ئەوە. And this is one example of that. The issue of recognition is a bilateral issue. دەربارەی پرسا ناسکردنێ دەژی ئەو مژارەکە دووعالیە یاکو زەلالە ئەوە کو حکوومەت لە شامێ بەرپرسیاری هەیە دپاراستنا تەواهیا گەلێ خوادە بێ گوهدانە نەتەوە ئۆل ئانژی تشتێکی دن ئەمێ دوی هەوڵدانێدا بە حکوومەت ئێرە بەردەوام بن لەسەر کار ئەز نزانم ڕێکەفتن هەبوون ڕێکەفتن دناوبەرە هێزن سووریا دموکراتیک و حکوومەتێدا هاتنەکردن و گرینگە کو هەموو ئالی پێباوەر بن کو پابند بن بۆوان ڕێکەفتنانڕە. Between the SDF and the government and it's important that everyone makes sure that those agreements are upheld. بنێرن نەمۆ عەبدوڵڵا ڕێڤەبەرێ ئۆفیسە ڕووداوێ لە نۆیۆرکێ تا هەر پلاتفۆرمەکە ناودەوڵەتیدا لە نەتەوەینێک بووی پرسە ڕۆژەوەی کورسانی تینە سەرماسێ تینە ڕۆژەوی نامۆ بنێرن چ پرسکە پرسە ئێرشێن بە درۆنان ژە ئالیە چەکداران وا لەسەر هێزن سووریا دەموکراتیک ئانی پێشیە بەرپرسێن UN و ئەمریکا هون دزانن بەری چەند ڕۆژان دو درۆنێن لە گوندەواری ڕقایە کەتبوونە دەستێ هەسەدێ ئەو خستە بوون شەروانە ئەو خستە بوون ئەو ئالیە داعشێڤە هاتبوونە ئاوێتن هەسەدێ گوت دەڤەرێن کوژی هاتبوون ئاوێتن یعنی ئەو درۆنجی دەرکەتبوون دبن کۆنترۆلە حکوومەتە سووریەدان ئەو دەڤەر وێ دەمێ هێزن سووریا دەموکراتیک داخویانی گوت هەنێک چەکدارین کۆ دەناڤ ئارتێشە سووریەدانە ئالیکاریە داعشێ دکن یعنی لەگەل داعشێ کار دکن دە راپۆرتەکە تایبەتە نامۆ عەبدوڵڵا وام بابەتێن گرنگ تینە زمان پێشڤەچوونێکی مەترسیدار لە شەڕوانانی ڕۆژاوای کوردستانەوە هێزەکانی دیمەشق بە هێرشی درۆن بۆ سەر پێگەکانیان تۆمەتبار دەکەن. ڕۆژی یەکشەممە هێزەکانی سووریای دیموکرات گوتی هێرش کراوەتە سەرپێگەکانیان لە ناوچەی دێرە زۆر. تۆمەتی بەکارێنانی درۆن لەلایەن هێزی سەر بە دیمەشقەوە تۆمەتێکی جدیە و لەوەش گرنگتر نزیکەی 2 هەفتە دوای ڕووداوێکی گرنگ دێت کە لێرە لە نەتەوە یەکگرتوەکان لەبارەی سووریاوە ڕوویدا. ئەمریکا سەرپەرشتی ئەم هەوڵە دیپلۆماسیەی کرد پێش سەردانی شەرع بۆ کۆشکی سپی. وەکە سەرۆک ترامپ بەرێژی ئاماژە پێدا بوو نەها دەرفەتێک لە پێشیا سووریە هەیە کو مەزن ببە دەرخستنە ناوێ سەرۆک الشەرع و وەزیرê navxwe Xettab ji lîsteya cezeyan ji bo peydakirina baştirîn derfetê ji bo gelê Sûriyê dibe alîkar. هیچ وڵاتێک دژی لابردنی سزاکان نەوەستایەوە و دەریخست چۆن سووریا بە خێرایی شەرعەتی نێودەوڵەتی وەدەسەهێنێت. واشنتن و یەکێتی ئەوروپا زۆربەی سزا ئابوووریەکانیان لەسەر دیمەشق هەڵگرتووە. ئەمڕۆ پرسیارێک دروست بووە کە ڕوودا و لە نەتەوە یەکگرتوەکان دەیوروژێنێت. ئایا پەیوەندیەک هەیە لە نێوان زیادبوونی شەرعەتی نێودەوڵەتی دیمەشق و هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر هەسەدا؟ Di derbarê pirsa danpêdanê de ew mijareke dualiye tişta ku zelal ew e ku berpirsiyariya parastina tevahiya gelê xwe dikeve ser milê hikûmeta Şamê bê li ber çavgirtina netewe ûl yan jî tişteke din. ڕۆژی دووشەمە ڕوودا و بە ئیمەیل پەیوەندی بە نوێنەراتی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان کرد لەبارەی هەوڵەکانی واشنتن بۆ زیادکردنی شەرعەتی نێودەوڵەتی بۆ دیمەشق و هێرشەکەی ئەم دوایەی سەرهەسەدا.
بەڵام هیچ وەڵامێکی وەرنەگرت. لە نەتەوە یەکگرتوەکان باڵیۆزی سووریا سەرقاڵی بەهێزکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتەکەیەتی لەگەڵ جیهان. هەر بەهێزبوونێکی سووریا بە زیانی هەسەدا لە گفتوگۆکانی لەبارەی داهاتووی سووریا دەکرێت بشکێتەوە. گەورەترین خاڵی ناکۆکیان لەسەر ئاستی دەسەڵاتی حکوومەتی ناوەندیە. نامە عەبدوڵڵا، ڕوودا و بارگای سەرەکی نەتەوە یەکگرتوەکان لە شاری نیویۆرک.